ڕێکارەکانی تاپۆکردنی زەوی کارت لەگەڵ بەڕێز کارزان عەبدولهادی جێگری سەرۆکی شارەوانی هەولێر لە ستۆدیۆمیانمانە گفتوگۆکەین. بەڕێز کارزان بەخێر بێن. زۆر سپاس. کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زەوی کارت و تاپۆکردنی زەوی کارتەکان چی کردووە؟ سەرەتام کاتێ ئێوە و بینەرانیش باش وەک ئاگادارن لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە حەز بەوە کرا کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی و هەروەها لە ڕووی قانونی هونەریەوە کێشەی بۆ هاوڵاتیان دروست کردووە، هەروەها بۆ دام و دەستگاکانی حکوومەت دروست کردو ئەوانەی کە لایەنی پەیوەندیدارن بەو کارتان و کارت و سەنەدەکان. یەکێ خۆشبەختانە بە فەرمانی ڕاستە خۆی سەرۆکی حکوومەت یەکەیەک دروست کراوە، ئێوە پاڵپشتی تەواوی بەردەوامی جەنابی وەزیری شارەوانی و گەشت و گوزار لۆ ئەو یەکەیە کرایەکەوە ئەو کارتانەی کە دابش کراوە لە تەواوی سنووری پارێزگای هەولێر بکرێنە سەنەد. بۆ ئەمە بەستش ئەم یەکێ لە گشت لایەنە پەیوەندیدارەکان پێکاتینە ئەوەی کە پێویستە وەکو پارێزگای هەولێر و سەرۆکاتی شارەوانی هەولێرە و لایەنی پەیوەندیداری وەکو وەزارەتی کوشت و کاڵ و وەزارەتی دادیشی تێدایە. لۆ ئەمە بەستش لە سنووری پارێزگای هەولێر وەکو سەرۆکاتی شارەوانی هەولێر نزیکەی 165,000 کارت دابش کراوە، لە ئێستادا بە خۆشحالیەوە 146,000 کارت بوویتە سەنەد. ئەوەی ماوە نزیکەی 19,000 ئەوانیش کاری لەسەر دەکرێن و بە بەردەوامن کە ئەوانیش لە ماوەیەکی نزیکدا بتوانن ئەو کارتانێک کە ماوەش ئەوانش بکرێنە سەنەد. بەڵام خوتان وەک ئاگادارن لەوانەیە لەم پرۆسەیەدا کۆمەڵێک گرفت دێتە پێشمانیەک لەوانەیە لە ڕوبەری کە نەخشەی کە بۆ دانراوە جیاوازی لە ڕوبەر هەبێ ئەویش لەوانەیە کۆمەڵێک کاری پێویستە لۆ ئەوەی بتوانێن کێشەکە چارەسەر بکرێتە. کڕین و فرۆشتنی پێوەکرابێ پێشترەمە کێشە دروستەکە بەخۆی ئەمە وەکو لایەنی حکوومەت ناچین نەژێر ئەو بارەیە خود ئەوەی کەچکە فرۆشتنی ئەو کارتانە وەکو لە ڕووی قانونەوە ڕێگە پێدراوە نییە. بەڵام ئەوانە کە هاوڵاتیانی فرۆشتاوە ئێمە وەکو کە گۆڕینی کارلۆسنە لەگە خاوەن مافەکان دەکەین پەیوەندیمان بەوە نیە یاخود ئەوەی کە وەکالەی خاوەن مافی هەبیتن مامەڵەیان لەگەڵ دەکرێتن و بۆ چاڕوونی بەڕێژیشتان تقریبان نزیکەی لە 2 ساڵ و نیوی ئایندە دەتوانم بڵێن بەس لە سەرۆکاتی شارەوانی هەولێر 47,000 کار بووینە سەنەد. بەڵێ ئەوەی زەوی کارتی هەبوو کە ئێستا بۆی تاپۆکرێ و پێش کاتی کار بە توانیوێتی هیچی تیا بکات یان خزمەت گوزاری بۆ ببرێت دوایەکرێ بە تاپۆ چ گۆڕانکارێک ڕۆیە بۆ زەوی وەکو ئەوەی کە باسم کرد جیاوازی شوێن لەگەڵ شوێن دەگۆڕێت و بڵێ بە شوێنەگە هەندێک شوێنمان هەیە خزمەت گوزاریشمان لۆ بردووە پێش ئەوەی کە بکرێتە سەنەد و تاپۆ بکرێت چکە وەکو باسم کرد کۆمەڵێک پرۆسە هەیە پێشتر لەوانەیە چکە کۆمەڵێک دائیدا پێیوەستە بەو پرۆسەیە وەکو وەزارەتی دادکە تاپۆیەکان و وەزارەتی کوشت و کاڵ بەڕێوەبەتی گشتی کوشت و کاڵە و ئەمەش وەکو شارەوانی پەیوەستن بە مۆزوع لەوانەیە بە کتاب ڕۆشتن و هاتنەوە کۆمەڵێک ڕۆتینی پێویست و بەڵام بە خۆشحالیەوەی باسم کرد ئەو یەکەی دروست بووە هەموو لایەنەکانی تێدا توانراوە زۆرترین ڕۆتین تێدا کەم بکرێتەوە بۆ ئەوەی کە دەشی بینین کە باس دەکەم لەو 2 ساڵ و نیوەی ئەو 47,000 کارتەی بوویتە سەنەد ئەوەش نەتیجەکەی بووە. بەڵێ ئەوانەی کە کشت و کاڵین هیچیان تاپۆ کراون یاخود ڕێکاری ئەوان پێویست و زیاترە چۆن ڕێکاری کشت و کاڵیەکان بەخۆی کوشت و عادەتەن کە هەر زەویەک ڕەگەزەکەی دەگۆڕێت کە کوژکاری کوژانەوەی لۆ دەکرێت کۆنووسی لۆ دەکرێتن ڕێژەی قەرەوەکەی لۆدا دەکرێت. ئێمە وەکو سەرۆکاتی وەکو لژنەی 222 لژنەی 103 ئەوانە بەردەوام کا لەسەوە کراوە بتوانرێت لە شوێنی خۆی زەوی قەرەوە بکرێتەوە بەڵام هەندێک شوێنمان هەیە وەک دەزانن ناوچەی پیشەسازی کراوەتە ناوچەی پیشەسازی یاخۆت پرۆژەی لێتێدا تەرخان کرایە ئەوانە لەوانەیە نەتواندراوە لە شوێنی کە تەرخان بکرێت و بەکو لە شوێن کە زەوی لۆدابین دەکرێت. بەڵێ ڕێکارەکان کاتیان زۆر ماوە ئەوانەی کە ماون تاپۆ بکرێن یان ناتوانین بڵێن لەم نزیکانە ئەوانیش ڕێکارەکانیان تەواو بێن. بەڵێ ئەوانیش بە نزیکانەوە ئەیدڵ بەتەکید ینی لە زووترین کات ئەوش کاری لەسەر دەکرێت و کە تەواو بکرێت کاریشی ئەوە نیە بڵێن کاری لەسەر نەکرا بەردەوام کاری لەسەر کراوە بەڵام کۆمەڵێک پرۆسەی لەسەر لەوانەیە کێشەی خاوەن زەویەکان کە مافی تەواوی قەرەبیان وەرنەگرتووە یاخود هەندێک شوێن تەجاوزی لەسەر کراوە کۆمەڵێک ئەوەی کە باسم کرد لەوانەیە لە جیاوازی ڕوبەر بووە ئەوانیش بەردەوام بە دوواداچوونی لۆ دەکرێتن و ئینشاڵڵا لە ئایندێکی نزیک چارەسەر دەکرێتن ئەوانیش دەچێتە هەموو کارتەکان دەبێتە سەر. بەڵێ جگە لە پرسی کارتەکان سەبارەت بە هەندێک کۆمەلگەی نیشتەجێبوون هەن کە تاپۆ نین واتە تاپۆ ناکرێت بە ناوی خاوەنەکەی ئالەمەوە چی کارەکرێت گرێ بەستێکیانەیە ئەمە کاری بۆ کرێت یان کاری بۆ کراوە ئەوەی کە باست کە پرۆژەکانی وەبەرهێنانی ئەوانیش هەر بە فەرمانی سەر و حکوومەت و ئەوانیش یەکێکی تایبەت دروست کراوە ئەویش لە لانی پەیوەندیداری وەکو سەرۆکایەتی و بەڕێوەبەتی گشتی وەبەرهێنانە ئەوانیش پرۆسەکان بەردەوام بوونە
لە ڕابردوشدا کۆمەڵێک شار ڕاگەندرایە کە پێشتر نەبووینە سند ئێستا بووینە سەنە هاوڵاتیان دەتوانن سەردان بکەن بکرێنە سەن ئەو پرۆسێش بەردەوامەوە بەردەوام کاری لەسەر دەکرێت. بەڵێ بۆ هاوڵاتیان تا چەند گرنگ بوو زەویەکانیان لە کارتەوە بکرێتە تاپۆ تا چەند خواستی ئەم گۆڕانکاریان هەبوو لە ڕەگەزی زەویەکانیان داخل لە گۆڕینەوە بۆ تاپۆ بە دڵنیاییەوە تو کاتێک کارتەکە لە دەستە لەگەڵ ئەوەی کە سەنەدەکە لە دەستە فەرقی زۆرە و جیاوازی زۆرە جیاوازەکەی لەوەڵدایە کە تۆ سەنەدەکە بێت دەتوانێت کۆمەڵێک ڕێکار وەکو ئەمەش وەکو شارەوانی بتوانین چەسپاندنی سنووری زەویەکانیان لۆ بکەین و بتوانێت ڕێپێدانی خان و تێدا بەگەێت جگەلەوەی ئەگەر کاتێک لەوانەیە زۆر زار ئەوەی گوێمان لێ دەبیت کە ئەمە بەپێی ئەوەی ڕۆژانە ناو کارەکەینە هاوڵاتێک لەوانەیە بەداخەوە فرۆشتی بیتە دوو هاوڵاتی سێ هاوڵاتی کە کار بۆ ئەوەش ئەکیت کێشەی کۆمەڵایەتی هەم لۆ هاوڵاتیان و هەمش ئەمە وەکو حکوومەت کێشیان بۆمە دروست بۆتە سەبەبێک ئەوەی کە فرۆشتوێتی بۆ نمونە ڕەنگە گرێبەستێکی کردێ یاخود وەکالەیەکی کردێ ئێوە مامەڵە لەگەڵ ئەو کەستاکەن کە وەکالەکەی بەناوە ئەمە وەکو باسم کرد خاوەن ماف دەتوانێت سەرداب بکەن لەگەڵ ئەوەی وەکالەی هەبی وەکالش ساڵانە پەسەند دەکەینەوە لە بەرەوەی زۆرزار تووشی ئەو گرفتە بووینەوە کالەکە ڕەبز بیتەوە بەڵام بە ئاگادار نەبووینەوە هاوڵاتی ویسیتی بە شێوەیەکی غێر قانونی بتوانێت مامەڵە بکاتون بەڵام ئەمە ئەوەش لە ڕێگەی دادنووسەکانەوە کە هەر مامەڵەیەک بکرێت و ساڵان نەدەوی بەڵێن نامە ئەوەی وەکالەی وەرگرتیا دووبارە پەسەندی بکاتەوە. بەڵێ بەڕێز کارزان عەبدولهادی جێگری سەرۆکی شارەوانی هەولێر لە ستۆدیۆ ئامادە بوو سپاس بۆ ئامادەبوونتان و ماندوو نەبوو. خۆش سپاس.